ئامانجی ئەم دیبلۆمە ئەگەر من پێتان بڵێم قۆناغەکانی کامانەیە یەکسەر ئەزان کە ئامانجەکەش چییە. سەرەتا کەسێ بەشداری ئەم پرۆگرامە ئەکا لای ئێمە استراتیژی فێربوونی زمان و ئەساسیاتی زمان و ئەمانە فێرە بێ لە مانگی یەکەمە، واتە مانگی یەکەم ئاستێک فێرە بێ کە پێڵین ئاستی سەرەتایی. زۆر دەستپێکردن نییە، ئاستی بنچینەوەی دەستپێکردن نیە، تۆزێ سەروترە، چونکە هەمانە مامۆستای زمانی ئینگلیزیە و هەر لە یەکەم ڕۆژەوە بەجددی بەشداری کردو و زۆریش مستەفید بوو، زۆریش ڕازی. مانگی یەکەم ئاستی سەرەتا، مانگی دووەم واتە یەک ئاستمان هێناوەتە یەک مانگ. بۆیە کاتێک کە تۆ ئەچی ئەو هەموو پرۆگرامە زۆرەی کە لە شوێنان بە 2-3 مانگ و بە 4-5 مانگ و ئەمانە ئەخوێنە تۆ ئیکەیتە ناو یەک مانگەوە، ئەمە چڕوپڕیەکی تایە، بەڵام لەبەروی ئاستەکە بە تەدریجی بەرزە بێتەوە کە لە بەهەست بە ناڕەحەتیەکانی ناکات و کاتێک گەزانێ قۆناغێکی زۆر باشی بڕێ. کۆمەڵی کۆرس لە مانگی یەکەمان مانگی ئەمە ئاستی سەرەتا. مانگ ئاستی پێش ناوەند، ئاستی پێش ناوەند هاتوین هەر هەمومان کۆ کردوێتەوە لە مانگی دووە و ئاستی ناوەند هەموویمان کۆ کردوێتەوە لە مانگی سێ. مانگی 1 و 2 3 تێرمی یەکەمە، بەڵام کە ئەچیتە تێرمی دووەم 3 مانگ، هەر 3 مانگەکە ئاستی پێشکەوتووە. واتە بۆ ئەوەی تۆ عمر بەزایە نەی 3 مانگ بچی ئاستی یەکەم بخوێنی، یان بە سەقەتی لە شوێنە خوێندبێت بڵێ وەڵابانەی خوێنم یەکسەر بچی 3 مانگ مەسەلەن ئاستی پێش ناوەند بخوێنی و دوای ئاستی ناوەند هەریکێک لەمانە 3 مانگ، ئەمە 9 مانگ تا بگەیتە ئاستی پێشکەوتوو، واتە تۆ 9 مانگ هەوڵیاوە لە ئاستی پێشکەوتووشە. ئاستی پێشکەوتوو بە ئاسانی نابڕێ، بۆیە بە 3 مانگ و 6 مانگ نابڕێ. بەڵام ئێمە چیمان کردووە؟ هەر ئاستێکمان لە 1 مانگە پوخت کردوێتەوە بۆ ئەوەی کە ئەگەر تۆ هەرچەندە ئینگلیزیەکەت باش بێت کە هەفتەی یەکەم بەشدارە بی لێشاوی زانیاری و معلومات لا ئیرادی تۆ بە شێوەیەکی تەدریجی یەکسەر بەرەو پێشەوە ئەڕۆی وەشتانێکی زۆر فێرە بی تا 3 مانگی یەکەم تەواوەکەی ئەگەیتە ئەوەی کە ئیتر باوەڕ ناکەم لە کوردستان بە دوای ئەوە کۆرسێک هەبێتەوە ئیسفادی لێکی بەشدار. بەڵام ئێمە هاتوین نیوەی کاتەکەمان یاوە بە ئاستە پێشکەوتووەکە، واتە هەر تۆ لە کوردستان تێرمی یەکەمی ئێمە تەواوکە، زۆر زەحمەتە کۆرسێکە دەستکەوێت لە دوای ئەوە بتوانانی بیخوێنی. بەڵام ئێمە هاتوین نیوەی مانیاوە بە ئاستا پێشکەوتووە. ئێمە لە پرۆگرامی دیبلۆمی وەرگێڕان ئەم ئاستانە ئەخوێنین. ئەیڵێمەوە ئاستی سەرەتا پێش ناوەند، ناوەند ئاستی پێشکەوتووی زمانی ئینگلیزی. لەناو زمانە ئێمە بەم 4 مەرحەلەیە تۆ ئەگەینە ئاستە پێشکەوتووەکە. لەگەڵ ئەوەشە ئاستێکمان هەیە ئاستی وەرگێڕان و ئاستی کشمان هەیە ئاستی ئەکادیمی. ئاستی وەرگێڕان هەم ئینگلیزیەکەت زۆر باشەکە، هەم تەمرینێکی باش پێەکە کە هەم بە زارەکی وەرگێڕان بکەی هەم بە نووسین. ئاستی ئەکادیمیش تۆ ئامادەیەکە بۆ ئەوەی کە سبەی بتوانی ئەگەر لە وڵاتێکی پێشکەوتوو ماستەرت خوێن یا دکتۆرات خوێن، تۆ لە ڕووی هەم ئاستی ئەکادیمی هەم زمانەکەەوە تۆ کەمترین کێشەت هەبێ. چونکە لە ئاستی ئەکادیمیەکە تۆ نووسینی ئەکادیمی ئەخوێنی لەگەڵ توێژینەوەی زانستی لەگەڵ ئامار. پرۆگرامەکە ئەوڵ تا ئاخیری ئەم پرۆگرامە ئەوەیە کە تۆ بگەیتە ئاستێکی بەرز کە ئینشاءالله بتوانی لە دوای ئەم پرۆگرامە لە شوێنێک کە ئەڵی من ئینگلیزیە زانم ئیشت دەست بکەوێ و ئەگەر چووی بۆ خوێندن بۆ وڵاتێکی پێشکەوتوو کەمترین کێشەت هەبێ. جا سوپاس بۆخوا لێرە ئەوانەی کە دیبلۆمی وەرگێڕانیان خوێندووە هەیە تەنها لە پاش 3 مانگی یەکەم، یعنی بۆ نمونە هاتووە ئینگلیزیەکەی زۆر خراپ بووە، هاتووە لە دوای 3 مانگ بۆ نمونە خۆی مامۆستای بیرکاری بووە، لە دوای 3 مانگ چووە لە مەکتەبە نمونەییەکان وتوێتی من هاتووم ئامادەم دەرس بڵێمەوە مقابلە کرا و پیانە بێتەوە بە ئینگلیزی دەرس بڵێیتەوە. وەسپاس بۆخوا گوانەبێژە، یعنی لە دوای 3 مانگ بۆ بەوانەبێژ. ئێستا حالياً چەند مامۆستایەکمان هەیە کە لە مەکتەبە نمونەییەکان دەرس سەڵێنەوە و کاتێک هاتوو ئینگلیزیەکان زۆر خراپ بووە و پێش تەواوکردن یان لە کۆتاییەکانی پرۆگرامەکەەوە ئیشی زۆر باشیان دەستکەوتووە. ئەمە زۆر جێگەی دڵخۆشیە و بەشدار بووشمان هەیە هەر لە ماوەی ئەم ساڵە هاتووە بۆ ئەم پرۆگرامە
و پێش تەواوکردنی ئەم پرۆگرامە توانیوێتی بە بۆنەی ئەم پرۆگرامەوە تەقدیمی جۆرە بەرنمەیەکی بکە یان سەفەرێکی بکە هاتوۆتە ئەوروپا بەبێ کێشە گەڕاوە چەند وڵاتێک و دوایی نامەی بۆ نردوومەتەوە سپاس بۆخوا کە سوودی تەواوی لە کۆرسەکە بینیەوە بۆ گەشت و بۆ کۆرس و بۆ ڕۆشتن بۆ دەرەوە. ئازانم ئێمە بەردەوامین لەوەی کە ئەم پرۆژەی ئێمە ببێتە حەلکەری کێشەکانی تاکی کورد ئەو تاکە مستەقەفە ڕۆشنبیرەی کە کێشەی هەیە لە زمانی ئینگلیزیە ئەو تاکەی کە کێشەی هەیە لە خوێندنی ئەکادیمی لە وڵاتێکی پێشکەوت ئەگەر ئینشاءالله یان ئێمە بتوانین خزمەتێکی ئەو کۆمەلگایە بکەین بە وەرگێڕانێکی دروست. لەم هەفتەی پێشوە من دەرسێکم وتەوە لەسەر تێگەشتنی ئینگلیزی بۆ ئاستە پێشکەوتووەکە فیلمێکمان هێنا بوو بەڕاستی بەشدار بوومان هەیە خۆی تەلەوی بەشی ئینگلیزیە ئەیود مامۆستا من لەم دەرسەوە بۆم دەرکەوتە ئیتر باشم کردووە هەر تەماشای ژێرنووسی کوردیم نەکردووە چکە زۆربەی بە خەڵەت تەرجمە کراوە یعنی ئەگەر تۆ بە هیوایەتەوە خەریک بیت ئینشاءڵڵا ئەتوانی هەموو ئەو ئاستانە ببڕی و تەنها تێبینیەک ئێستاکە زۆر زارور بێ پێتانی بڵێم ئەوەیە لای ئێمە گرنگی تەواو دراوە بەوەی کە تۆ گوێ بگری تێبگەی و بتەوێ قسە بکەی و بتەوێ بخوێنیتەوە تێبگەی واتە گرنگی تەواو دراوە بە گوێگرتن بە لیسنین و بە سپیکین. اینجا خوێندنەوەش گرنگیشی زۆری پێدراوە بەڵام لە هەمووی زیاتر ئیش لەسەر تێگەشتن کراوە واتە تۆ چۆن لە سەوتێ بە جوانی تێبگەی تۆ چۆن لە نووسینە بە جوانی تێبگەی هەم ریدینگ کۆمپریهەنشن هەم لیسنینگ کۆمپریهەنشن. ئەم بەرنامەی ئێمە ناڵێم نوقسانێکی تایە بەڵام شتێک هەیە کە لە ئەوڵە بەتەمان نەبووین ئیشی تیا بکەین ئەویش مۆزوعی نووسینە ڕاستە هەر لە سەرەتاوە کۆرسی نووسینی ئەکادمیمان هەیە بەڵام ئێستاکە کەم دەستمان بەوەش کردووە کە گرنگیەکی تایبەت بین بە نووسینی زمانی ئینگلیزی بەڵام لە سەرەتاوە ئازیزە واتە تۆ کە لە سەرەتاوی زۆر پێویستەکە زۆرترین وشە فێر ببی تەمرین بکەی بە مێشکرد لەسەرەوەی کە ئەوەی ABC تێبگەی و تەمرینەکی لەسەر مێشکرد لەسەرەوەی کە ئەوەی ئەتوانی یەکسەر وەری بجێڕی یان بە ئینگلیزی بیڵی وە لە کۆتاییەکانە هەوڵەین کە ئەو بەرنامەیە زیاتر گرنگی پێبین کە دوای ئەوەی کە فێری ئەوە بووی گوێ بگری تێبگەی بخوێنیتەوە تێبگەی بتوانێت قسە بکەی بە باشی دوای ئەوە ئینشاءڵڵا بەرنامان ئەوەی گرنگیکی تایبەتیش بین بەوانی کە ئەیانەیە بنووسن.